Hola, cosita. Ay, madre, qué cosa más bonita. لإسبانيا ئاژەڵی گوێدرێژ ڕۆڵێکی ترێجە هێورکردنەوەی جەنگاوەرەکانی پێشەوەی شەڕی ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژانە دوای کارکردن کارمەندەکانی تەندروستی نەخۆشخانەیەک سەردانی ئەم دارستانەکەن لای ئەوان نیشاندانی نەرمونیانی و پیاسەیەک لەگەڵ ئاژەڵێکی بەسەزمانی وەکو گوێدرێژ کۆمەڵێ فشاری دەروونییان لە کۆڵەکاتەوە. نەخۆشخانە پڕ بووە لە نەخۆش هەرچەندە لەو هەوبەیەی کارم تیا دەکرد نەخۆشی هەناوی بوو بەڵام تووشبوانی کۆڤید-19 لێ نەبوو بەڵام دەبوو جارجار بچمە بەشی فریاکەوتن کە دیتە ئێرەوە لە ڕووی دەروونیەوە ئارام دەبیتەوە. بەڕێوەبەری نەخۆشخانەی خوانڕامون لە ئیسپانیا ئەویش لەوێ بوو پێی وایە هاتنە دەرەوە لە هۆڵی نەشتەرگەری و ئەو کەشەی نەخۆشخانە بۆ کارمەندەکان بەسوودە. هاتنمان بۆ ئێرەوات لێ دەکا لە دنیادا ببڕێیت دادەبڕێیت لە کارەکەشت و هۆڵی نەشتەرگەری هەست بە پشودانێکی ڕۆحی دەکەیت کارمەندەکانیش گوش دەبنەوە بۆ ڕۆژێکی تری کارکردن. گوێدرێژ ئاژەڵێکی بەسەزمانە و لە دنیادا زۆر سندیکای پارێزگاری لە مافی گوێدرێژ هەن لە ئیسپانیاش کۆمەڵەی گوێدرێژە دڵخۆشەکان ئەم شوێنەی بۆ ئاژەڵەکان دابین کردووە. ئەمە بیرۆکەیەکە کە بۆ تەندروستی مێشک لە بەرامبەر ئەو توانە زۆرەی ڕۆژانە کارمەندانی تەندروستی بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڤید-19 سەرفی دەکەن لێرە دەحەوێنەوە لەگەڵ گوێدرێژ و ئەم دارستانە جوانە. گوێدرێژە دڵخۆشەکانی ئیسپانیا بەبەر تاقای ڕۆژێک ئەم کارمەندانەشی دڵخۆش کردووە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.